مشتری لەدەست دەرمەکە خۆت تووشی قڕە و دەردی سەر مەکە واز و ناچێژی لەم تام و بۆنا مەگەر بێژی ئەم نانە بەو ڕۆنا ئەمەش فەرموودەی پیاوانی زووە هەر لە کۆنەوە وایان فەرمووە نوشتەی مەلاو شێخ گشت فڕ و فێڵە ئاخۆ چارەنووس لە دوای کێوێڵە یەکێ لە یەمەن یەکێ لە شیراز خوا مەیلی لێبێ دەبن بە هاوڕاز ئەمەش لە ئەسڵا پەندێکی کۆنا لە سەد ئاویخەی تەڕنابێ سۆنا قەد لە شوێن شوان نەچیەوە چاکە بەس لێر و لەوێ کای کۆن بەباکە بێسوچ و خەتاش دەگرێتەوە شەڕ ئاور کە گرتی چوشک و چتەڕ دوو کە زوا بژین لەبەر بەدفەڕی شۆفار بە کەڕی بۆزیش بە لەڕی یاخوا لە کای کۆن بەر نەبێ ئاگر تا ئاوی پیاکەی دەیگرێ زیاتر دوو زمان کەوتە بەینی ژن و شوو ئەو دوانە دەبن بە ئاور و پوشوو هێندێ ژن و مێرد دەردیان گرانە شەڕ دەکەن بەڵام زێڕنگەرانە هەر تاو نەتاوێ قۆڵێک هەڵدەکەن نەبێک هەڵدەکەن نەوێک هەڵدەکەن خۆزگەم بەو کەسە لێ قەوماو نییە خۆکەس لاگیری تێشکاو نییە نووسراوە لەسەر گۆڕەکەی بارام کەرەم پەسەندە نەک هەیبەت و سام هەر لە کۆنەوە دەست و دڵبازی پەسند کرا نەک پاڵەوان بازی گوێ بگرە پەندی جوان و بێوێنە لە ماوەی ژینت دوو کەس مەدوێنە یەکێ بە سواری دێڕادەبورێ یەک پوڵ دەبژێرێ لە دەریا ژوورێ زۆر لە هاوڕێیان دێنە سڵاوت سەرمەستی کردوون بۆلی پڵاوت بەوانە ئێژن دۆستی سەر سینی مێشن هاتوونە دەوری شیرینی تا سامانت هەست دۆست فرە خاسن سەرۆت چوو لە دەست کەی تۆ ئەناسن کێ مەتاعی خۆی ناحەز دەنوێنێ هەر کەس بە یاری خۆی هەڵدەخوێنێ ئێژن نۆکەری بێموچە و خەڵات ئەو تاجی سەری ئاغایە گشکات نانێ ڕۆژ پەیدا بکەی نانێ شەو بەڵام نەکێشی منەت لە مولەو بەدەست مسی قاڵ بکەی بە هەویر نەک دەست بە سینە لە خزمەت ئەمیر کێ دیوێ ئیشی وەها ناقۆڵا بەسەر دڕی خۆی ناقایلە جۆڵا وایان فەرمووە پیاوانی وردبین مردانە مردن نەک ژنانە ژین هەرچی بیچێنی شین دەبێ بۆ تۆ گەنم لە گەنم دەڕوێ جۆ لە جۆ هەر شت ڕەسەنی خۆی دەگرێتەوە گیا لەسەر پنجی خۆی دەڕوێتەوە ئەم پەندە لە گوێ بگرە گەوهەرە علمی بێ عەمەل باخی بێبەرە هەر کەس شارەزای کسب و کارێکە هەر ڕێگەی حۆجەی بەڕێبوارێکە لە ئاشی زۆری پێچووە لە ڕێ خۆمان دوو دەکا زوو بگاتە جێ لە سووری دۆڕان دەیهەوێ لە کا بە خێر و شایی قەرەبووی وەکە تاکەی قوبوڵ کەم لە دوژمنانم وانووکی چەقۆ گەیە ئێسقانم خۆت چاکە باسی کەس مەکە چیدی خۆ کەس ناچێتە قەبری کەسی دی چێ چاڵ هەڵکەنێ بۆ مەخلوقی خوا خۆی تێدەکەوێ بە تەوفیقی خوا کەسێ لە بەندی گوماندا حەبسە نازانێ دنیا قیاس و نەفسە
چێ خەڵکی بە چاگیا خراپ زانی عەکسی خۆی دیوە لە نێو چاوانی قەدیمی دەڵێن وەتی دنیا هەست نەبیسراوە کەس ڕازی بێ لە کەس مەخوازە ئاوات بە مردنی کەس عمری تۆش دەڕوا وەک من بە عەبەس وشتری کەمەرگ بێدرۆ و دەلەس یخ دەخوا لەبەر دەرگەی هەموو کەس بۆ تاقە دۆستێ خۆت پیر و کوێرکەی نەک ڕۆژی چەند دۆست بە ماڵت پێرکەی تاقە یەک هاوڕێی باش و مەرد و ڕەند قەزای لە دەبرای هیچ و پوچ و گەند ماڵت چکەم بوو چ زۆر و زەوەند بەجێی مەهێڵە بۆ گەند و بۆ ڕەند ماندووبوونی ڕۆژ بۆ تێری شەوتە بیکەی بە میرات بیرێکی چەوتە هەر بینامردی وەسیەت با بردی کاچی میراتگر بە قسەی نەکردی زۆر سپاس کاتی گەلێزیانیەوە گوڵم سپاسانەکەم ئەو ماندووبوون و ئەو خۆکوتانە بربەرەکانێ لەگەڵ ژیانە چون مەقەست و ڕیش هەر بەدەست خۆتە سنگ بە تۆ بڕاو منم لە خۆتە شێخێکی نەزان کوپەی مەیشکان دڵی بادەنۆش پێی کەوتە تەکان ڕوڕەش خۆم ئەگەر لەبەر خودای کرد ڕوڕەش خۆی ئەگەر لەبەر ڕیای کرد مینبەر و میحراب تێک بتەپێنە بەڵام دڵی کەس دامەخورپێنە دەڵێن مزگەوت تێک بڕووخێنی جورمی کەمترە لە ڕووشکێنی هەرچی بێکەسە هەرخوایە کەسی لە چی بترسی لێی ناخەلەسی بێجگە لەو خوایە کە گیان دەستێنێ پشتت بەکێ بەست ئەو دەیشکێنێ کاکە وەلید جان ڕۆحەکەم کاکە وەلید بیارەی چاوی کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان شانازی پێوەکەم ئینشەڵڵا کاک وەلید جان ڕۆژێک گەورەمان کرد پێشکەشی تۆ کرد هەرچەندە ژیان لەسەر دڵە بەندە دڵ بە توانە بێ قیمەتی چەندە دڵ بە توانە بێ قیمەتی چەندە هەوراکەی ڕەحمەت بارانی پێوە ئەمساڵ یارەکە مەیوانە گوێوە خوایە نەباری یارە بەڕێوە یاخوا نەباری دنیار بەڕێوە
بخشينا بدل دارنا تعود بخشينا بدل دارنا هورك الرحمن براني بيوا امثال يارك ما يوالا جوا ويا نباري يا رمبري يا اخوان باري دنيا بري داخۆ من ئێوەرانە مە ڕێگامە حەزەکەم ئێوە بێبەش نەبێت نەدیبەنانە بەڵام نامە کاتە شەرمەکە مەگەرەمە ڕەنگە بێگانەیە ببینێت چکە فۆزایەکی زۆرە ئەیتر ئەوەی بینیت جادەگە قەتا بێت و بەڵام لە هەمان کاتە خۆشیەکانی سلێمانیش هەر لەم تۆزەیە ئەمە من ناونەوە بەهەشتی هەژارەکانیان لێرە نانەخۆن و خەڵکانی کەم دەرامەت و فەقیرن لەسەو عەرەبانانە ئێوەران خۆیان تێرەکەن کرێکاری داما و کرێکاری هەژار کرێکاری بیانی عەرەب ئەو کەسانی لێرن خەڵکی ڕۆژهەڵاتن گوناحن بەڕاستی لێرە خواردنی هەندێ خواردنی ڕێکوبێکیشی تایە بەڕاستی بەڵام زیاتر ئەوەی سا عەرەبانەکە بۆ خەڵکی هەژاروانە باشە ناوی دڵداری ئەم لەلانە بەردەوای لێم ناپرسیوی دڵداری کێیە لێم ناپرسیوی دڵداری کێیە کام دڵسوتاوی بۆ چاوەڕێیە کاکسیرانجان برای گەورەمی کاگە دەڵانجان ئەرە وەڵا بەخوێنانم زۆرمان لەسەر عەربانانە خۆشمان نانەخۆین زۆر شەوان لەگە هاوڕێیانە بۆم جارە 12 شەوینەوە نانەخۆین لەسەرەوە عەربانانە کە بەڕاستی لێتان ناو شارمەوە نوۆکاوی لێ بەلولاقەوە زۆر خۆشە بەبێەوە ناخۆشەوەتای بینی بەڵام لە دوای کۆرۆنایەوە بەڕاستی من ناوێرم مەدینا جاران خۆشترین خواردن لای منە خواردنی سەرم عەرەبان و لە زێڕانەیە چکە خواردنیش خۆشیانەیە کاک قاسم جان هیوادارم ئەوانەی کە لە تاراوگەن من لە هەموو ئاواتێکمە ئەوان دڵشاد بکەم من چەند ساڵێکە ئەم دیمەنانە گوێزمەوە لەبەر خاتری هاوڕێ و خۆشەویست و ئازیزەکانم لە دەرەوە چەند ساڵێکە بەخواوە 4 ساڵە بەڵام بەڕاستتر ئەو 2 ساڵە کە یەک کوڕی تاقانەمەش لە دەرەوەی بەڕاستی هەست بەواکەم بۆ معاناتی ئەو ئەزیزانە ئەو هاوڕێیانم ئەو برایانم هاوڕێ دێرینەکانم هیوادارم چێژ ببەخشێ بە ئێوە هەم مۆسیقا و گۆرانیەکان کە زۆریان دۆ زەبان کاک سەروەرجان کاک جەڵالجان بە قوربانم کاک قاسمی کە نازانم مانای چیە چونکە لە توێی نامەیەکدا بوو بۆنی دوولی مۆی لە خۆی دابوو هەناسەی منش شێوانیەتی یا فرمێسکی چاوی لێدا بوو کاک سەردار دەروێش خۆشەویستم هاوڕێ برام هاوڕێ دێرینم کاکە سەردار ئەوەی بیننە و خواردنی لە زێڕەکانی سلێمانیە لێتان ناشارمەوە هەنی لەوانەیە بڵام هەندێکیان دەستاکە خواردنیان و نەخۆشە ئەگە گوێنەیتە نەخۆشی شت لەوانەیە زۆر هەسایی بێ بەلاتەوە خۆش بێ خواردنی لێ خۆی زۆریش رادیۆی ملی گەڕیان کاک سەروەری برام بۆ خزمەتی هونەرە ڕەسەنەکان کاک سەروەری برام جانەکە کاگەر دەڵانجان سەرۆژانبیر دەکەم و چاو ماچەکەم کاک قاسم جان وەڵای شەڵا ڕادیۆکەکەمە ئەپێکەوە لە ڕادیۆگاردن بەم نزیکانە ئەتوان لێ گوێبیستی بن قوربانە بم بەم نزیکانە ئینشەڵا بەخوا چی پێیتر ئیمکانەت نییە و خەریکین مزگەوتی گەورەیە جوانی خۆی هەیە بیرەوەری خۆی هەیە بۆ خەڵکی شار
برحمة بمن بيرمي دايك ما ينام بوكا قحمي الشيخ صاوي لبيت صوبك قحمي الشيخ وانا مي من بيروري من عليما ناتو انا اسودا من قسمنا كقحمي الشيخ وراسي اتمنى مزودي قرو سداني مزارك اكل زور سپاس كاكا قاسم جان ان شاء الله بدل نيابه او ابابا من زكانا جبديك كاكا رباز جانر ولانا وزرقي شهر روحكم والله من ما خلق اسوده به بو ام دايباناكم زور سيره بس اني كجني وشتين بينريان زورتر جني وزهر ودوبرشي والرقوشينه بلا وكنوا عندي بيتشي سكاتي دار والله أتسونا تيك توك وخوان قدرة نازل مالي بالطاشي صاري نوكان زور ساعات زور وشي وخاطري خوان شرجني كا كشي بينرو بيسري باشا أنا بداخل من نخبيك بالمجيرك دخلت شي روشن بيرو خوشيت وهنرمندو مساعدك زوجة يبين زور بيخوشة كانت جان روحي كاكا وكرجان روحك يمن كاكا وكر هاكا زماني خوشيست وهاوريهم الشيء اما لم شوينانو كوي زور عم بازي كينك سياحت يترى بيه اما يلا شي عذابي بشي خوي بريها تواني مهمة لاوليش في الكي شوية انا يبنا بخواي اما لي رعينا اشتغل أبي بقولي سبحان الله يا بنا بخوف ودي بيابك يتر يا يجري أنا يجري يا حد أنا كان ضمن وش بدل زانو بس وداي زلفي مشي ومري مانو بس وداي زلفي مشي ومري مانو قلنا الجان صغار روحك تاو ما تقل أرى والله كاكا وكرجان باورن بيبقى شيء أزاوي بيباتو
دەستم دێ کاتژمێری لە دەستم دێ کاتژمێری کامەرانی بۆستێنم حەڵقەی پەنجەرەی کەفرێدم ناوی بەختێ بسووتێنەیدا لە دەستم دێ هەموو شتێ ئاشکراکەم کام شەوە گەش و ڕووناکە ئەو شەوە پف لە چراکەم لە دەستم دێ بە دووشە دڵی زاوای ویست و درەشکەم لە دەستم دێ لە خۆشایی شەوی بەردەدان بێبەشکەم نەمەکانی یەک ماوەن دیارە سادەکان ماوەن چاویان شۆڕە و دەست بەسەر سنگ بۆ مۆستاون لە تاوی ئەو کارە ساوتەم عارەقەی شەرمەچێن مۆری حەزێکی ئاواگری بەناو چاو تەوەلشێنەوەیدا خۆشویستان ببورن یەکتر کارەبای وڵاتەوەمان پێکە جابەجارە پەخشەکەمان ئەوەستێنێ بەڕاستی نە کارەبانە ئینڤێکتەر نەی شتێک ببورن تا ئێرە هیوادارم چێشتان بینی بێ لەگەڵمانە بە هیوای ئێوارێکی خۆش بوویەوە جانە